ئەگەر هاوکاریم بکەیت لە بۆمبارانکردنی عێراق من کوردستانت بۆ ڕێک دەخەمەوە. تێکن جافاکۆلی گۆرانی بێژکی ناوداری ئەفریقایە نوێترین گۆرانی خۆی بڵاو کردوتەوە کە یەکێکە لە گۆرانیەکانی ئەلبومی داهاتووی کە بڕیارە لە 14 شوباتی داهاتوو بڵاو بکرێتەوە. ناوی گۆرانیەکە ئەمەیە، ئیتر هیچ شتێک سەرسامم ناکات. گۆرانیەکە باز لە دیوی دووەمی سیاسەت و مامەڵەی نائەدالەتی وڵاتانی سەردەستە و ستەمکردنی لە نەتەوە ژێردەستە و وڵاتە هەژارەکانەکات. گۆرانیەکە پەردەلادانە لەسەر ڕووی یەکەمی سیاسەتی وڵاتانی زلهێز لە مامەڵەکردنیان لەگەڵ وڵاتە بچووک و بندەستەکان. پێشمانەڵێت کە وڵاتە زلهێزەکان لە بەرامبەر دەرهێنانی زێڕ و پێدانی گەنم و نەوت و یۆرانیۆم چۆن سەودا و مامەڵە بە سەروەری وڵاتە بچووکەکانەکەن. لە بەشێکی تێکستەکەی گۆرانیەکە باسی کوردستانەکات و تێکنەڵێت ئەگەر هاوکاریم بکەیت لە بۆمبارانکردنی عێراق من کوردستانتان بۆ ڕێک دەخەمەوە. ئەم بەشەی گۆرانیەکە هەرزوو لە سۆشیال میدیای هەرێمەکەی خۆمان بوو بە وێردی سەر زمان و بۆ ئەمەش دوو بۆچوون هەیە. لایەک پێی وایە ئەمە پشتگیریکردنی کوردستانە، بەڵام لاکەی تر و بۆچوونەکەی دیکە پێمانەڵێت ئەمە سەودا و مامەڵەیە بە کوردستانەوە ئاکرێت و لەوانەیە لە کوردستان بدات. پوختەی کەلامی گۆرانیەکە پیشاندانی دابەشکردنی جیهان و ئەو دیزاینەیە کە وڵاتانی سەردەستا لەسەر بنەما و بەرژەوەندی ئابوووریەکانیان دیزاینیان کردووە. لە گۆرانیەکە 850 کەس وەک کۆمبارس بەشداریان لەگەڵ فاکۆلی کردووە و بەشێک لەوانە گۆرانی بێژ و هونەرمەندی ناوداریشن. ئەم گۆرانیە مانگی ڕابردوو لە پاریس تۆمارکراوە و پێشکەشکرا کە سەدایەکی گەورەی هەبووە و ئێستاش بۆ بە ترێن.